کیم جۆن ئۆن شارێکی کۆریایی داخست. سیر و سەمەرەکانی کیم جۆنی سەرۆکی کۆریای باکوور بەردەوامی هەیە و لە تازەترین سزادا شارێکی کۆریا دادەخات. دەزانی بۆ لەگەڵمان بن. کیم جۆن ئۆن بڕیاریدا شاری هیسان لە ناوچەی ڕیانغان کە هاوسنوورە لەگەڵ چیندا بخات. لەبەر ئەوەی لە ساڵی 2020دا بەهۆی پەتای کۆرۆناوە سەربازەکانی کۆریا لەسەر سنووری چین لە کاتی کشانەوەیاندا 653 فیشەکیان دیار نەماوە. بەپێی ڕاپۆرتێکی ڕۆژنامەی دەیلی مەیلی بەریتانی، کیم جۆنگ ئون بەتەنیا بڕیاری داخستنی شارەکەی نەداوە، بەڵکو ماڵ بە ماڵ بۆ ئەو 653 فیشەکە دەگەڕێت. سەرباری ئەوەی لەو شارەدا 200,000 هاوڵاتی دەژی، بڕیاریشی داوە تاکو فیشەکەکان نەدۆزرێتەوە، شارەکان ناکرێتەوە. یەکێک لە هاوڵاتیانی ئەو شارە کە لەبەر پاراستنی ژیانی خۆی و خێزانی نەیویست ناوی ئاشکرا بکات، بە ڕۆژنامەکەی وتووە شارەکە بە داخراوی دەمێنێتەوە تاکو ئەو 653 فیشەکە دەدۆزرێتەوە. هاوکات بەرپرسێکی کۆریاش کە نەیوێراوە ناوی ئاشکرا بکات ئاشکرای کردووە. هەفتەی ڕابردوو بڕیار دەرچووە بۆ کارگە و کێڵگەکان و یەکە چاودێریەکانی ناوچەکە بۆ ئەوەی هاوکار بن لە دۆزینەوەی ئەو 653 فیشەکەدا. سەرباری ئەوەی ماوەی 24 ڕۆژان نەتوانراوە ئەو فیشەکانە بدۆزرێتەوە، لە حوتی ئەم مانگەوە ئاشکرا بووە کە لە کاتی کۆرۆناکەی ساڵی 2020دا سوپای حوتی کۆریا لەو ناوچە سنووریە دەکشێنەوە بۆ کۆریا بەهۆی کەرەنتینەوە. لە پاش ئاشکرابوونی ئەوەی 653 فیشەک لەو کشانەوەدا دیار نەماوە، سەرۆکی کۆریا لە کەلی شەیتان نایەتە خوارەوە و دەڵێت تاکو ئەو فیشەکانە نەدۆزرێتەوە، ئەو شارە بە داخراوی دەمێنێتەوە. بڕیارەکەی سەرۆکە دیکتاتۆرە گەنجەکەت پێچۆنە.